ژیانی هاوسەریش کەی خۆشە، کەی ئەم پێداویستیش جوانەی ژیان تام و چێژی هەیە کاتێک کە هەردووشیان هاوسەر بن بەڕێزان. ئێمە دوو شەمان هەیە، هاوسەرمان هەیە، هاوبەشمان هەیە. ئیسلامی ئێمە، دینی ئێمە پێمان دەڵێ ژن و مێرد ئەبێ هاوسەری یەک بن، هاوژینی یەک بن، نەک تەنها هاوبەشی یەک بن. هاوبەشبوون خەتەرە. دوو کەس هاوبەشی یەکن، وەکو ئێستا لە زۆربەی وڵاتانی ئەوروپا و غەیری جیهانی ئیسلامدا دەبیندرێ، ژنەکە و پیاوەکە کوڕ و کچێک دەچن شوقەیەک بۆ خۆیان بەکرێ دەگرن. تۆ قاپێک بێنە من کەوچکێک دێنم، تۆ پشتیەک بێنە من دۆشەکێک دێنم، ماڵێک بەیەکەوە دەنێن. ئەمانە هاوبەشی ژیانن. هەیەنێ دووسێ منداڵی هەیە هێشتا عەقلی زەواجی نییە، ئێستا بە حساب هەر هاوڕێن. ئەگەر بێکترمان بەدڵ بوو دوای لە یەک حاڵی بووین دەیکێ بە هاوسەرگیری هەیە، دوای سێ مناڵ بڕۆن لەوانەی ئەوروپا بپرسن، ئەم جا دەچن بۆ دادگا دەبنە هاوسەر. ئەمە هێشتا هەر هاوبەشی ژیانن. خۆ ئەگەر یەکتریان بەدڵ نەبوو، تۆ پشتەکەی خۆت بەرەوە و من دۆشەکەکەی خۆم دەبەمەوە، تۆ منجەڵەکەی خۆت و من کەوچکەکەی خۆم، تۆ لەگەڵ پیاوێکتر و من لەگەڵ ژنێکترە، دیسان لەگەڵ یەکێکترا دەست پێ دەکەنەوە. ئیسلامی ئێمە ئەوانەی هەموو واز دێهێنا. فەرمووی ژن و پیاو کە بە کەلامی خوای پەروەردگار بە وشە قورئانیەکان بوونە حەڵاڵ یەکتر و گرێ بەستی هاوسەرگیریان ئیمزاکرد لە بەردەمی دادوەرە و لە بەردەم مامۆستای ئاینیدا، ئەو کاتە دەبنە هاوسەر نەک هاوبەش. بەڵام ئیسلامی ئێمە بەڕێزان دینی واقعە نەک خەیاڵ. لە ناو خێزاندا دڵنیا بن کێشە ڕوو دەدا، بەڵام ئایا هەر کێشەیەک عاجزیەک دەمەبۆڵەیەک کەوتە نێوانی ژن و مێردەوە یەکسەر بگاتە تەقە و تەڵاق و جیابوونەوە؟ نا بە دڵنیاییەوە.